لە هەر شوێنێکی جیهاندا کە دەچینە ناو قوتابخانەیەکی سەرەتاییەوە نەخش و ڕێکخستنێکی ئاشنامان بەرچاو دەکەوێت. دەبینین منداڵان بە پێی تەمەن بەسەر پۆلەکاندا دابەشکراون. کتێبی خوێندنی پڕ لە وێنەی ڕەنگاوڕەنگ دەبینین. پۆلی وا دەبینین تێیدا کچ و کوڕ شانبەشانی یەکتر دەخوێنن. لە باشترین دۆخیشدا مامۆستایانێک دەبینین هەوڵ دەدەن فێربوون بکەنە پرۆسەیەکی چێژبەخش و سەرنجڕاکێش لە بری ئەوەی پشت بە لێدان و سزادان ببەستن. ئەم وێنەیەی قوتابخانە ئێستا لای ئێمە شتێکی زۆر ئاساییە. لەوانەیە لای زۆر بەمان ئەمە تەنیا پەرەسەندنێکی سروشتی کۆمەڵگەی مۆدێرن بێت، یان ڕەنگە پێمان وابێت بەرهەمی دەروونناسی منداڵ لە سەدەی 20دا یان سیاسەتە دیموکراتیە مۆدێرنەکان بێت. بەڵام ڕاستیەکەی زۆر لەوە سەرنجڕاکێشترە. نەخشەی بنەڕەتی ئەم پێکهاتە پەروەردەییەی قوتابخانە و زۆربەی ئەو شتانەی لە پەروەردەی مۆدێرندا بە ئاساییان دەزانین زیاتر لە 4 سەدە لەمەوبەر لەلایەن پیاوێکەوە داڕێژرا کە بۆ ڕزگارکردنی گیانی خۆی هەڵدەهات. لە سەردەمێکدا کە میلەتانی ئەوروپا گیرۆدەی کوشندەترین ململانێ ئاینیەکانی مێژوو بوون و ناوچەکە لە خۆخۆری و وێرانکاریدا دەستی نەدەپاراست، پەنابەرێکی ئاینی هەژار و بێدەرەتان سەیری سووتوو و خۆڵەمێشی جیهانەکەی کرد و بڕیاریدا تاکە ڕێگە بۆ ڕزگارکردنی مرۆڤایەتی ئەوەیە بە تەواوی شێوازی فێرکردنی منداڵاندا بڕێژرێتەوە. ئەمڕۆ بە دواداچوون بۆ ژیان و ڕوانگە و بلیمەتی یان ئامۆس کۆمێنسکی دەکەین کە لە جیهاندا زیاتر بە جۆن ئامۆس کۆمینۆس ناسراوە. ئەو لە زۆر شوێنی دنیادا وەک باوکی پەروەردەی مۆدێرن ناوی دەهێنرێت و ڕێزی لێ دەگیرێت. لەم کورتە باسەوە دەبینین چۆن پیاوێک کە ئەوەی هەیبوو نەیبوو لە دەستی دابوو توانی قوتابخانەی مۆدێرنمان پێ ببەخشێت. هاوڕێیانی خۆشەویست، سڵاوتان لێبێت. لەم زنجیرە دەنگیەدا هەر ئەڵقە و باسێکی کورتی کەسێتیەکی پەروەردەیی دەکەم. ناسینی ئەم کەسێتیە پەروەردەییانە و ناسینەوەی بیر و بنەما پەروەردەییەکانیان دەکرێت خەزێنەی زانین و ئەزموونی پەروەردەییمان دەوڵەمەندتر بکەن. بەو هیوایەی کاتێکی چێژبەخش و ئەزموونێکی مانادار لەگەڵ ئەم زنجیرەیەدا بەسەر ببن. یان ئامۆس کۆمێنسکی لە ساڵی 1592 لە مۆراڤیا کە ئێستا دەکەوێتە کۆماری چیک لە دایک بوو لە جیهانێکدا کە لە لێواری داڕماندا بوو گەورە بوو. ئەو قەشەی یەکێک لە مەزهەبە پرۆتستانتیەکان بوو. کاتێک جەنگی ترسناک و وێرانکەری 30 ساڵە هەڵگیرسا کە بە تایبەتی لە ناوەڕاستی کیشوەری ئەوروپادا بڵێسەی دەدا، ژیانی کۆمێنسکی بە تەواوی وێران بوو. هێزەکانی ئیمپراتۆریەتی کاسۆلیکی ماڵەکەی و نووسینەکانیان سووتاند. ناچار بوو خۆی حەشار بدات و دوجار ئاوارە ببێت. دواتر کارەساتێکی تر ڕووی دا، کاتێک ژنەگەنجەکەی و 2 منداڵەکەی بەهۆی پەتای تاعونەوە گیانیان لە دەست دا. ساڵانێک دواتر لە کاتی ململانەیەکی دیکەدا ماڵەکەی لە پۆڵەندا سووتێنرا و تەختی زەوی کرا. ئەمەیش بووە هۆی لە ناوچوونی دەستنووسێکی گەورە کە 40 ساڵی تەمەنی خۆی بۆ نووسینی تەرخان کردبوو. کۆمێنسکی ژیانی وەک سەرگەردان و گەڕۆکێک بەسەر برد و لە پۆڵەندا، سوێد، ئینگلتەرا و هۆڵەندا بە دوای پەناگەیەکدا دەگەڕا. بەڵام کۆمێنسکی خۆی نەدایە دەست بە ئومێدیەوە. لەبەری ئەوە دەڕندەیی سەردەمەکەی بەوا لێکدایەوە
کە شکستێکی قوڵی تێگەیشتن و بیرکردنەوەی مرۆڤە. ئەو باوەڕی وابوو ئەگەر بڕیار بێت مرۆڤایەتی ڕۆژێک لە ڕۆژان بگاتە ئاشتیەکی بەردەوام، ئەوە ئەو ئاشتیە لە ڕێگەی پەیماننامە یان شمشێرەوە بەدەست نایەت، بەڵکو دەبێت لە ڕێگەی پەروەردەی گشتیەوە بێت. ئەو خەم و پەژارەکەی خۆی گۆڕی بۆ ئەرکێکی بنچینەیی و دوورمەودە بۆ بنیاتنانی سیستەمێکی نوێی پەروەردەیی کە مێشکی مرۆڤ ڕووناک بکاتەوە و لە کۆتاییدا ئەو جیهانە لێک درازاوە ساڕێژ بکات. بیرۆکەکانی کۆمێنسکی سەدان ساڵ لە پێش سەردەمەکەی خۆیەوە بوون. ئەو فەلسەفە شۆڕەژگیرانەکەی لە شاکارەکەیدا بە ناوی هونەری مەزنی فێرکردن خستە ڕوو. پەروەردەی کۆمێنسکی لەسەر سێ هەڵوێستی بنچینەیی دامەزراوە. یەک، پانسۆفیزم یان داواکاریەکی بنچینەیی بۆ پەروەردەی گشتی. لە سەدەی حەڤدەیەمدا پەروەردەی فەرمی شتێکی گرانبەها بوو، نزیکەی بە تەواوی تەنیا بۆ کوڕانی خانەوادە دەوڵەمەند و ئەرستۆکراتەکان تەرخان کرابوو. هەژاران و ژنان و خاوەن پێداویستی تایبەتەکان بە یەکجاری بێبەش بوون. کۆمێنسکی لە ڕێگەی چەمکێکەوە کە ناوینا پانسۆفیزم بە مانای دانایی گشتی بۆ تێگەیشتن لە هەموو شتێک ئەم قۆرخکاریەی تێکشکاند. دروشمە بە ناوبانگەکەی بریتی بوو لە ئۆمینەس، ئۆمینا، ئۆمینینۆ کە لاتینیە و ینی فێرکردنی هەموو شتێک بە هەموو کەسێک بە تەواوی. ئەو دەیگوت هەر مرۆڤێک بێ گوێدانە ڕەگەز چینی کۆمەڵایەتی یان توانای هزری بە مێشکێکەوە لادایک دەبێت کە ڕەنگدانەوەی بەدیهێنەرەکەیەتی. بۆیە مافێکی بنەڕەتی بۆ پەروەردەبوون هەیە. ئەو بەڕوونی ڕایگەیاند کە کچان لە ڕووی عەقڵیەوە هەمان توانای کوڕانیان هەیە و دەبێت هەمان پەروەردە و خوێندنیان پێ بدرێت. هەروەها دەیگوت ئەو خوێندکارانەی کە خاون یان کێشەی فێربوونیان هەیە پێویستیان بە زۆرترین گرنگی پێدان هەیە، نەک کەمتری. بێگومان ئەو یەکەمین بیرمەندی مۆدێرن بوو کە پەروەردەی نەک وەک ئیمتیازێک بەڵکو وەک مافێکی گشتی مرۆڤ خستە ڕوو. 2. ڕیزبەندی سروشتی فێربوون. کۆمێنسکی سەیری قوتابخانەکانی سەردەمەکەی کرد و تووشی حەپەسان بوو. ئەو قوتابخانەکانی ناونا قەسابخانەی مێشک کە تێیدا منداڵان ناچار دەکران ڕێزمانی ئاڵۆزی لاتینی لەبەر بکەن پێش ئەوەی تەنانەت بە زمانی دایکی خۆیان لە چەمکەکان تێبگەن. ئەو دەیگوت دەبێت پەروەردە بە دوای ڕیزبەندیە سروشتیەکەی گەشەی مرۆڤ بکەوێت. کۆمێنسکی نووسیوێتی سروشت پەلە ناکات بەڵکو لەسەر خۆ هەنگاو دەنێت. ئەو بوو سیستەمی مۆدێرنی قۆناغەکانی خوێندنی داهێنا. ئەوە بوو پەروەردەی بۆ قۆناغی جیاواز و گونجاو لەگەڵ تەمەندا دابەش کرد. قۆناغی یەکەمی ناونا قوتابخانەی دایک لە تەمەنی مەلۆتکەییەوە تا 6 ساڵان کە جەختی لەسەر هەستەکان و خووە سەرەتاییەکان دەکردەوە. قوتابخانەی زمانی دایک یان زمانی ڕۆژانە لە تەمەنی 6 ساڵیەوە تا 12 ساڵی بۆ فێرکردنی خوێندنەوە و نووسین و کارامەییەکانی ژیان بە زمانی ڕەسەنی منداڵەکە. قوتابخانەی لاتینی لە تەمەنی 12 ساڵیەوە تا 18 ساڵی کە جەختی لە زانین و زانیاری قوڵەکان و زمانەکان دەکردەوە. پاشان قۆناغی زانکۆ لە تەمەنی 18 ساڵیەوە تا 24 ساڵی. کۆمێنسکی پێداگری دەکرد کە لە پرۆسەی فێرکردندا دەبێت مامۆستایان لە شتی سادەوە بۆ ئاڵۆز و لە شتی بەرجەستەوە بۆ بەرهەست بچن و بەرنامەی خوێندن لەگەڵ ئامادەیی جەستەیی و هزری منداڵەکەدا بگونجێن. 3. فێربوونی چێژبەخش و هێزی بینین.
لە کۆتاییدا کۆمینسکی باوەڕی وابوو نابێت فێربوون ئەرک و بارێکی ئەشکەنجە ئامێز و بێزارکەر بێت، بەڵکو دەبێت ئەزمونێکی چێژبەخش و سەرنجڕاکێش بێت. ئەو بە توندی دژی ئەوە بوو سزادانی جەستەیی بۆ هەڵەی ئەکادیمی پێڕۆ بکرێت و دەیگوت ئەگەر خوێندکارێک نەیتوانی فێر بێت ئەوە شکستەکە لە میتۆدی مامۆستاکەدایە، نەک لە کەسایەتی خوێندکارەکەدا. بۆ ئەوەی فێربوون چێژبەخش و ساناهی بکات لە ساڵی 1658دا کتێبی جیهانی بینراو لە وێنەکانەوەی بڵاو کردەوە. ئەم کتێبە بە یەکەمین کتێبی وێنەدار لە جیهاندا کە بە تایبەتی بۆ منداڵان ئامادەکرابێت دادەنرێت. کۆمینسکی دەیگوت دەبێت هەمیشە وشەکان بەو شتانی کە گوزارشتیان لێ دەکەن ببەسرێنەوە. پێش ئەوەی منداڵێک لە وشە دەرهەستەکەی درەخت تێبگات دەبێت درەختێک ببینێت، دەستی لێ بدات و لە ڕێگەی هەستەکانیەوە ئەزموونی بکات. بەگرێدانی وشە و چەمکەکان بە وێنەی ڕوون و سەرنجڕاکێشەوە کۆمینسکی پۆلی خوێندنی لە شوێنی لەبەرکردنێکی وشکەوە بۆ شانۆیەک بۆ گەڕان و دۆزینەوەی پڕهەست گۆڕی. چۆن دیدگەی پەنابەرێکی خەڵکی کۆماری چیکی سەدەی 17ەم دانوستاندن لەگەڵ ئەو کێشە پەروەردەییانەدا دەکات کە ئەمڕۆ ڕوبەڕوومان دەبنەوە؟ بیرۆکەکانی کۆمینسکی وەک ئاوێنەیەکی ڕوون کە لێیەوە سیستەمی پەروەردەی ئێستەمان دەبینین خۆی دەنوێنێت. لە کاتێکدا ئێمە ڕێکارەکانی پەروەردەی گشتی کۆمینسکیمان وەرگرتووە، بەڵام هێشتا لەگەڵ ڕۆحەکەیدا لە ململانێداین. ئێمە لەسەر چۆنێتی دابینکردنی بودجە و سەرچاوە بۆ قوتابخانەکان و چۆنێتی پڕکردنەوەی کلێنەکانی ئاستی فێربوون و چۆنێتی تێکەڵکردنی ئەو خوێنکارانەی لە ئاست و جۆری جیاوازدا فێر دەبن لەناو پۆلە ئاساییەکاندا مشتومڕ دەکەین. چەمکی پانسۆفیزمی کۆمینسکی بیرمان دەخاتەوە کە دادپەروەری پەروەردەیی دروشمێکی سیاسی مۆدێرن نییە، بەڵکو کۆنترین و پیرۆستترین ئەرکی قوتابخانەیە. کارەکانی ئەو یەخەمان دەگرێت تا سەیری خوێنکارە پەراوێزخراوەکانی دەڤەرەکانی خۆمان بکەین و بپرسین ئایا بەڕاستی ئێمە هەموو شتێک فێری هەموو کەسێک دەکەین؟ لە کاتێکدا ئێمە فشار دەخێنە سەر منداڵان بۆ بەدەستهێنانی دەستکەوتی ئەکادێمی، ئەوە تا تاقیکردنەوەی منداڵانی باخچەی ساوایان دەکەین و ئەرکی زۆر و زەوەندەی ماڵەوە بە خوێنکارانی سەرەتایی دەدەین. داد و هاوارەکەی کۆمینسکی کە سروشت پەلە ناکات ڕاستکردنەوەیەکە بۆ ئێمە زۆر پێویستە. ئەو پەروەردەکاران و داڕێژەرانی سیاسەتی مۆدێرن ناچار دەکات دان بەوەدا بنێن کە بەهۆی پشتگوێخستنی هەنگاوە جەستەیە سروشتەکانی گەشەی منداڵەوە دڵەڕاوکێ و شەکەتبوونیان کردووەتە مۆرکی پرۆسەی پەروەردە و خوێندن. کۆمینسکی بیرمان دەخاتەوە کە بازدان بەسەر هەنگاوەکانی گەشەی هزری منداڵدا بناغەیەکی لاواز و فشەڵ دروست دەکات. ئێمە لە جیهانێکدا دەژین پڕ بووە لە میدیای بینراو. تەختەی زیرەک و ئایپاد و ئەپلیکیشنی پەروەردەییمان هەیە، بەڵام کتێبە وێنەییەکەی کۆمینسکی تەنیا بۆ ئەوە نەبوو شتەکان جوان دەربکەون، بەڵکو بۆ گرێدانی چەمکە دەرهەستەکان بە واقعەوە بوو. ئەو تەحەدای مامۆستایانی ئەم سەردەمە دەکات تا دڵنیا ببنەوە لەوەی ئامرازە دیجیتاڵیەکانمان لە ڕاستیدا خوێنکاران بەو جیهانە بەرجەستە و ڕاستەقینەی دەوروبەریانەوە دەبەستنەوە، نەک ئەوەی لە پشت شاشەکانەوە گۆشەگریان بکەن. یان ئامۆس کۆمینسکی لە ساڵی 1670 کۆچی دوایی کرد و زۆر دوور لە نیشتیمانەکەی خۆی نێژرا. بەبێ ئەوەی هەرگیز ئەو ئاشتیە ببینێت کە هێندە بە سەختی بۆ ئەوروپا ئاواتی بۆ دەخواست، کۆمینسکی گیانی سپارد. بەڵام ئەو تۆوانەی چاندنی گەشیان کرد و بوونە بناغەی جیهانی پەروەردەیی نوێ. ئەو سەیری شارستانێتیەکی کرد کە لە ڕێگەی جەنگ و دەمارگری و نەزانیەوە خۆی وێران دەکرد و
بڕیاریدا لە ڕێگەی کتێبی خوێندن و وێنە و باوەڕێکی بنچینەیی تۆکمەوە بە توانای هەموو منداڵێک بەرەنگاری باری نالەباری کۆمەڵگەی سەردەمەکەی ببێتەوە. ئەو فێری کردین کە پۆلی خوێندن کارگەیەک نییە بۆ لەبەرکردن، بەڵکو ئامرازێکە بۆ ڕزگاربوونی مرۆڤ. بۆ پەروەردەکاران و دایک و باوکان و گوێگرانی ئەم باسە ئەمڕۆ ئەم تێڕامانەتان بۆ جێدەهێڵم. سەیرێکی ئەو شوێنانە بکەن کە تێیدا وانە دەڵێنەوە یان ڕێنمایی مێشکی گەنجان دەکەن. ئایا ئەوانە شوێنی دڵخۆشی و چێژن یان قسابخانەی هزر و بیرکردنەوە و هۆشیارین؟ ئایا ئێوە ڕێز لە خێراییە سروشتیەکەی گەشەسەندنی ئەو منداڵانە دەگرن کە لە ژێر چاودێری ئێوەدان، یان پەلەیان لێ دەکەن تا لەگەڵ پلانی وەرزی و خشتەیەکی هەفتانەی وشک و ڕقهەڵگەراودا بگونجێن؟ پەنابەر و پەروەردەناسی چیکی یان ئامۆس کۆمێنسکی بهێننەوە یادی خۆتان کە هەموو شتێکی لە دەستدا، بەڵام نەخشی هەڵچنینی هیوای پێبەخشین. پەروەردە هونەری ڕووناکردنەوەیە، با دڵنیابین لەوەی هیچ کەسێک لە تاریکیدا جێ نەهێڵین. سوپاس بۆ ئەوەی تا کۆتایی لەگەڵم بوون. تا ناسینی بیرمەندێکی مەزنی دیکە بەردەوام بن لە گەڕان، بەردەوام بن لە فێربوون، بەردەوام بن لە گەشەکردن. بە خودای میهرەبانتان دەسپێرم.